أو كظلمات في بحر اللجي يغشاه موج من فوقه موج من فوقه سحاب إذا أخرج يده لم يكد يراها. دو ظلمات بكار هاتوا ليرا أو كالظلمات، جاء ظلمات بعضها فوق بعض. ظلمات تفسير كي ليرا دو معناه هي معناه كميان يعني كوسب، حواجز، عوائق، وكوسب دوهم بريتي لقولاي أو تشتي خورا برزان برون تفاصيل خوينوا فقيرانا لم مسألة سريان للشواء كمسألة زور علميا. باسی موجێکە لە ژێر بەحرا کە ساڵی 1900 وەزراوەتەوە. ئیتر تەبەری بە زمان چۆن باسی بکات یا ئەبن کەثیر چۆن باسی بکات. باسی تیشکی خۆر ئەکات کە لە ئاسمانەوە دێت یەکەم عائق یەکەم پەرژین هەورەکە هەندێکی ئەگەڕێنێتەوە بۆ سەرەوە، هەندێکی بڵاو پێ دەکات و هەندێکی ڕێگەی پێدا بێ بەرەو خوار، کەواتە سەحابەکە ئەوە یەکەم کۆستە. دوای ئەوکەیت ئەو تیشتی خۆرە خۆی ئەدا لە شەپۆلی یەکەم، خۆیدا لە ڕووی دەریاکان وەکو ئاوێنەیەک، ئەویش هەندێکی ئەگێڕێتەوە، هەندێکی بڵاو دەکاتەوە، هەندێکی ڕێی پێدا بڕوا بەرەو خوار. ئەوەی ڕێی ئەدا بڕوا بەرەو خوار ظلماتی تر پێیا ئەبێ و حاجزەکان تەواو، اینجا ئەعماق پێیا بێ، هەتا ئەو تیشکە زیاتر بڕوا بەرەو خوار زیاتر تاریگە بێ. اینجا عولەماکان گەیشتنە ئەوەی وەکو لەم ڕەسما دەیبینن ئەمە هەنارێکە بۆ تەوزیح کردومانە، ئەمەش چاوێکی ئینسانە. معلومی جەنابتانە کەس ناتوانێ هەتا 30 مەتر بڕواتە خوارێ بەبێ ئۆکسجین. ئەوەی زۆر مەلەوان بێ 30 ئەجناب لە 20 زیاتر ئەو زەختە عەزیە تێدا. قورئان وەصفی عومقێکەکە ئەچێتە ژێر 300 مەتر. ئەمە چۆن وەصف کراوە ئەگەر کەلامی خوا نەبێ؟ إذا أخرج يده لم يكد يراها. علماء فرمون دوای 20 متر ڕەنگی سوور نامێنێ، يعني هەنارێک بەرە لە عمقی 20 مترە. ئەگەر ئێمە ئێستا بڕوین تەبان بە جیهازەوە ڕوین، جیهازی ئۆکسجین و تەرتیبات و ئەڕوینە خوارەوە، لە عمقی 20 مترە هەنار بە ڕەشە بینین. ئەگەر چوینە خوارەوە 10 متری تر بوو بە 30 متر پرتەقاڵ بە ڕەشە بینین، ڕەنگی پرتەقاڵی نەقی ناکە. دوای ئەوە لە عمقی 50 مترە فێوێکی زەرد، ڕەنگی زەرد، بوتڵە ئۆکسجینەکە گەر زەرد بێ بە ڕەش دەرەکەوێت. ئەمە هەمووی ظلماتە، ظلمات بعضها فوق بعض. خوا فەرمی و باسی مەوجێکی ترەکە لە خوارەوە. ئەسکەندەناڤیەکان لە ساڵی 1900 دۆزیانەوە کە لە ژێر دەریا قوڵەکان قەتادە ئەفەرمێ بەحر لجی هو البحر العمیق، لە هەموو بەحرێکە شەپۆلی دووهەم نییە ئیلا لە دەریا قوڵەکانە نەبێ. ئەمە پێغەمبەر چۆن زانی هەتا وەفاتی کرد بەحری نەجی صلی الله عليه وسلم. هەر ئەم ئاەتە کافیە بۆ عەظەمەتی قورئان، بۆ نبووەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و لە عمقی 100 مترە ئیتر ڕەنگی سەوز نامێنێ، لە قوڵایی 200 مترە ڕەنگی شین نامێنێ، لە 300 مترە هیچ شتێ دیار نییە. ئەمە چۆن زانرا، چۆن باش کرا ئەگەر ئەمە کەلامی خوا نەبێت.